سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بە یارمەتی هاوڕانی هاوکارم لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی گەشتیاڵەکانی سەردەبیانی ڕۆژی دووشەممە 20 ڕەشەمەی 1403 هەتاوی سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕەزایەتی خاوەن کامیۆنەکان لە سنووری نێوان ورمێ و باکووری کوردستان، کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی نیشتماعی لە کرماشان و چەند شاری ئێران، چالاکی شاخەوانانی سەقز و دیواندەرە بۆ ڕێزگرتن لە یادی شاخەوانانی بانە، کوژرانی بەندکراوێکی خەڵکی کرماشان لە زیندانی قزل حەساری کەرەج، کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالز لە ناوچە نەوتیەکانی جنوب، کۆبوونەوەی پەرستاران و کادری دەرمان لە یەزد و ڕەشت و کۆمەڵکوژی عەلەویەکان لەلایەن تەحریر الشام لە سووریە. ناڕەزایەتی خاوەن کامیۆنەکان لە سنووری نێوان ورمێ و باکووری کوردستان. ماوەی 3 ڕۆژە خاوەن کامیۆنانەی لەلایەن وەزارەتی سەنعەت، مەعدەن و تجارەتەوە هاوردەکراوە لە سنووری نێوان ورمێ و تورکیە مانیان گرتووە و داوای ڕادەستکردنی بارهەڵگرەکانیان دەکەن. ماوەی 1 ساڵە کە شۆفێران چاوەڕێی ڕادەستکردنی کامیۆنەکانیانن، بەڵام دەوڵەتی تورکیە دەستی بەسەرداگرتووە و دەیەوێت بەهۆی ناکارامەیی کۆماری ئیسلامی زەوتیان بکات. شۆفێرانی ناڕازی دەڵێن 1800 بار هەڵگر بەهۆی ڕاندخۆری و گەندەڵی بەرپرسانی کۆماری ئیسلامی لە تورکیا گیریان خواردووە و مافیاکانی نێو دەسەڵات بە هاوکاری دەوڵەتی تورکیە ڕێگەیان لە ڕادەستکردنی بارهەڵگرەکان بە شۆفێران گرتووە. لە ڕۆژانی ڕابردوودا دەوڵەتی تورکیە ڕاگەیانێکی بڵاو کردوێتەوە و وتوێتی کە ئەو بارهەڵگرانەی بەرهەمی ساڵی 2019 بن زەوت دەکرێن. ئێستا شۆفێران نیگەرانی لە دەستانی سەرمایەکانیانن و داوای یارمەتی لە خەڵک دەکەن. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی نیشتماعی لە کرماشان و چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 19 ڕەشەمە خانەنشینکراوانی تامینی نیشتماعی لە شارەکانی کرماشان، ئەهواز، تاران، ڕەشت، شوش و شوشتەر دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەتەوە. یەکشەممەی هەموو هەفتەیەک خانەنشینکراوانی تامینی نیشتماعی لە بەردەم ئەو ڕێکخراوەیە کۆ دەبنەوە و داوای جێبەجێکردنی داخوازیەکانیان دەکەن، بەڵام تا بە ئەمڕۆ هیچ ناوەندێکی دەوڵەتی بایەخی بە کێشە و گرفتەکانیان نەداوە. خانەنشینکراوانی تامینی نیشتماعی بە وتنەوەی دروشمی خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی تەکمیلی و هاوسان سازی حەقدەست بوو. چالاکی شاخەوانانی سەقز و دیواندەرە بۆ ڕێزگرتن لە یادی شاخەوانانی بانە. ڕۆژی هەینی و شەممە 17 ڕەشەمەی 1403 کۆمەڵێک لە شاخەوانان و چالاکانی ژینگەی لە شارەکانی سەقز و دیواندەرە بۆ ڕێزگرتن لە یادی 6 شاخەوانی گیانبەخت کردو لە بەرزاییەکانی چیای حەوتاشی بانە چالاکیان ئەنجامدا. ڕۆژی هەینی کۆڕی شاخەوانی ئەنجومەنی ژینگە پارێزانی ژیانی سەوزی سەقز و کۆڕی دووچەرخە سەواری کورتبایک لە هەڵمەتێکی شاخەوانی بەسەر لووتکەی قەڵای بێهنامدا هەڵکشان و یاد و ناوی 6 شاخەوانی گیانبەخت کردووی شاری بانیان بەرز نرخاند. لەلایەکی دیکەوە ڕۆژی شەممە ئەندامانی گروپی شاخەوانی شەفەقی دیواندەرە بۆ ڕێزگرتن لە یادی 6 شاخەوانی کۆچکردووی بانە بەسەر چیای شێخ شەرەف سەرکەوتون و بەو شێوەیە ڕێزیان لە یادیان گرتووە. ڕێزگرتن لە یادی هێمن ئامان لە شاری بۆکان. ڕۆژی شەممە 18 ڕەشەمەی 1403 بنەماڵەی هەمیشە زیندوو هێمن ئامان گیانبەختکردووی شۆڕشی ژینا لە شاری بۆکان لەسەر مەزاری ناوبراو کۆبوونەتەوە و ڕێزیان لێگرتووە. هێمن ئامان لە سەردەمی شۆڕشی ژینا بە فیشەکی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی بریندار و پاش دەست بەسەرکران لە ژێر ئەشکەنجەدا گیانی بەخت کرد. ڕۆژی شەممە بنەماڵەی و هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی بۆکان مەزارەکان گوڵباران کرد و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. بەکردەوە دەرهاتنی حکمی 2 ساڵ دوورخرانەوەی فەرهاد شێخی بۆ دیواندەرە. ڕۆژی شەممە 18 ڕەشەمەی 1403 حکمی 2 ساڵ دوورخرانەوەی فەرهاد شێخی چالاکی کرێکاری خەڵکی سەقز بۆ شاری دیواندەرە جێبەجێکرا.
فەرات شێخی لە ڕێکەوتی حوتی جۆزەردانی ساڵی 1402 لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی کەرەج دەست بەسەر و بۆ زیندانی ئەو شارە ڕاگوێزرا. مانگی پوشپەڕی ئەمساڵ ئەو چالاکە کرێکاریە لەلایەن دادگای ئینقلابی کەرەج بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندان و 2 ساڵ دوورخرانەوە بۆ دیواندەران مەحکوم کراوە. ڕۆژی 2 بەفرامباری ئەمساڵ فەرات شێخی بە پێبەندی ئەلەکترۆنی لە زیندان ئازاد و ڕۆژی شەممە 18 ڕەشەمە حکمی 2 ساڵ دوورخرانەوەی لە دادگای ئەو شارە بەکردەوە دەرهات. گوشاری ناوەندە ئەمنیەتیەکانی ئیلام بۆ سەر بنەماڵەی کیانوش چراغی. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان، ناوەندە ئەمنیەتیەکانی ئیلام گوشاریان بۆ بنەماڵەی کیانوش چراغی هێناوە و هاوژینەکەیان بانکێشت و لێپرسینەوەیان لێکردووە. کیانوش چراغی بەندکراوی سیاسی خەڵکی دێهلۆران بە تازەی لە زیندانی ئیلامەوە بۆ زیندانی دەڕەشە ڕاگوێزراوە. ئەو بەندکراوە بۆ ماوەی 1 هەفتە دژ بە هەڵسوکەوتی هێزەکانی ڕژیم مانی لە خواردن گرت، بەڵام بەهۆی تێکچوونی باری تەندروستی مانگرسنەکەی شکاند. بە وتەی چالاکانی مەدەنی ئیلام، دادستانی ئەو شارە بە ناوی حسەین پەناهی ئەکرەم سەبزی هاوژینی ناوبراوی بانکهێشت و پەروەندە سازی بۆ کردووە. بە وتەی بنەماڵەی چراغی، کیانوش لەلایەن دادستانی ئیلامەوە لە دەستڕاگەیشتن بە دەرمان و پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. کوژرانی بەندکراوێکی خەڵکی کرماشان لە زیندانی قزل حەساری کەرەج. ڕۆژی شەممە 18 ڕەشەمەی 1403 بەندکراوێکی خەڵکی کرماشان بە ناوی ئەرسەلان سالاری بە شێوەی گوماناوی لە زیندانی قزل حەساری کەرەج لەلایەن چەند بەندکراوی دیکەوە کوژراوە. ئەرسەلان سالاری 4 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە ماددەی هۆشبەر دەست بەسەر و بۆ زیندانی قزل حەساری کەرەج ڕاگوێزرا. کاتژمێر 3 بەرەبانی ڕۆژی شەممە ئەو بەندکراوە کووردە لەلایەن چەند بەندکراوی دیکەوە بە زەربەی چەقۆ لە بەندی 17/1/2 ئەو بەندی خانەیە کوژراوە. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالز لە ناوچە نەوتیەکانی جنوب. ڕۆژی یەکشەممە 19 ڕەشەمەی 1403 کرێکارانی ئەرکان سالز شاغڵ لە ناوچە نەوتیەکانی جنوبی ئێران بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ئەرکان سالز بە بەدەستەوە گرتنی پلاکارد و وتنەوەی درۆژ خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی حەقدەست، وەلانانی جیاوازی، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕفاهی، وەلانانی پەیمانکار، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، بەڕێوەچوونی ماددەی 10 یاسای ئەرک و بەرپرسیارەتی پرسنلی نەوت، پێدانی ئیزافەکاری، جێژنانە و پاداشی کۆتایی ساڵ و هەروەها بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان بوو. ناڕەزایەتی خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە چەند شاری ئێران. خانەنشینکراوانی سەنعەتی فولاد ڕۆژی یەکشەممە 19 ڕەشەمەی 1403 لە شارەکانی ئیسفەهان، ئەهواز و قایمشار لە ئاسبایەق نەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفتەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. خانەنشینکراوانی سەنعەتی فولاد بەڕێپێوان لەسەر شقامەکانی ئیسفەهان و کۆبوونەوە لە بەردەم ئوستانداری ئەهواز و سندوقی خانەنشینی قایمشار، خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی مەزایە براوەکان، هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی و پەرداختی جێژنانە و سەنەوات بوون. کۆبوونەوەی پەرستاران و کادری دەرمان لە یەزد و ڕەشت. پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی یەزد و ڕەشت ڕۆژی یەکشەممە 19 ڕەشەمە دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. پەرستاران و کادری دەرمانی ئێران لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری چوونەسەرەوەی تارەفەی کادری دەرمان، پێدانی ئیزافەکاری و کارانە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، کەمکردنەوەی سەعاتی کار، تیارکردنی بەشەکانی ئۆرژانس، دامەزرانی هێزی کاری نێو، پەرداختی مەزایە دواخراوەکانیان بوو. مانگرتنی کرێکاران لە کارخانەی ئۆکسیت مەنیزیۆمی سەربیشە. کرێکارانی شاغڵ لە کارخانەی وەبەرهێنانی ئۆکسیدی مەنیزیۆم لە شارستانی سەربیشەی سەر بە پارێزگای خوراسانی جنوبی لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی دەستیان لە کار کێشاوەتەوە و مانیان گرتووە. کرێکارانی ناڕازی پاشمانگرتن لە نێو مەحوەتەی کارخانەدا کۆبوونەتەوە و
خوازیاری پێدانی چەند مانگ حەقدەست، نوێکردنەوەی گرێبەست، گۆڕانی دۆخی پیشەیی، تەزمینی ئەمنیەتی کاری، پەرداختی جێژنانە، سەنەوات و پاداشتی کۆتایی ساڵ و هەروەها دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوو. بەرزڕاگررتنی 8 مارس لەلایەن چالاکانی کرێکاری و فەرهەنگی لە تەرەن. ڕۆژی شەممە 18 ڕەشەمە کۆمەڵێک لە خانەنشینکراوانی فەرەنگی تاران لە کۆبوونەوەیەکدا 8 مارس ڕۆژی جیهانی ژنیان پیرۆزبایی کرد و ژمارەیەک لە چالاکانی سنفی و کرێکاری سەردانی تاهرە خۆشکەلام معلمی لە سەرکار دەرکرا و بنەماڵەی داود ڕەزەوی چالاکی کرێکاری بەندکراویان کرد. معلمان و خانەنشینکراوانی فەرەنگی شاری تاران مەراسمێکیان بە بۆنەی 8 مارس لە یەکێک لە پارکەکانی ئەو شارە بەڕێوە بردو ئەو ڕۆژیان لە هەموو معلمان، خوێندکاران و قوتابیانی کچ پیرۆزبایی کردووە. لەلایەکی دیکەوە ژمارەیەک لە چالاکانی کرێکاری و سنفی سەردانی تاهێرە خۆشکەلام معلمی لە سەرکار دەرکرا و هاوژینی جەواد ڕەزایی گیانبەختکردووی شۆڕشی ژینیان کردووە و پشتیوانی خۆیان لەو بنەماڵەیە دەربڕیوە. لە چالاکیەکەدا هەڵبەت ببورن لە چالاکیەکی دیکەدا ژمارەیەک لە چالاکانی سنفی و کرێکاری سەردانی بنەماڵەی داود ڕەزەوی چالاکی کرێکاری بەندکراویان کردووە و لە پەیامێکدا خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوو. وا دوا هەواڵمان سەبارەتە بە کۆمەڵکوژی عەلەویەکان لەلایەن تەحریر الشام لە سووریا. بەهۆی شەڕ و پێکدادانی نێوان عەلەویەکانی سووریا و چەکدارانی تەحریر الشام لە شارەکانی لازقیە، بانیاز، حومس و حەما زیاتر لە 1000 کەس کوژراون و بە سەدان کەس بریندار بوون. بەپێی ئەو ویدیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاوکراوەتەوە، تەرمی خەڵکی مەدەنی لەسەر شقامەکانی سووریەدا کەوتووە و چەکدارانی تەحریر الشام هەڵسوکەوتی وەحشیانە و نەشیاو لەگەڵیاندا ئەنجام دەدەن. بە وتەی سەرۆکی ڕێکخراوی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ، زیاتر لە 1000 کەس لە ناوچە عەلەوی نشینەکان کوژراون کە 745 کەسیان خەڵکی مەدەنین و 125 کەس هێزە ئەمنیەکانی وەفادار بە بەشار ئەسەد بوون. هەروەها دەیان چەکداری ئیسلام گەراش لە پێکدادانەکانی هەر دوولاوە لە هەر دوولاوە کوژراون و بڵاوبوونەوەی وێنەکان کاردانەوەی کۆمەلگای جیهانی بە دوای خۆی داهێناوە. شانی باسە کە یەکێتی ئوروپا و نەتەوەگرتووەکان داوان لە حکوومەتی نەی سووریە کردووە تاوانباران دەست بەسەر و زیندانی کرد. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست، گەشتی هەوڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا. کاتێکی خۆش بۆ هەموویان.